ئێستاش دەچمەلای بەڕگەی بەوەتی بۆ لای هونەر ئیحسان تا بزانم لە 2030دا چی دەگوزارێت. خەڵک ئێستا زۆر چاڵەڵەیە. ڕاستە بەڵێتە بێرەسە بەسی ئەو گۆڕانکاریانە ناکەین کە لە ماوەی چەند ساڵی داهاتوو دێتەکایەوە لەگەڵمان بن. سات بە سات گۆڕانکاری لە جیهان ڕوو دەدات. هەندێک بە گۆڕانکاریەکان دڵخۆشن و هەندێکیش دڵخۆش نین. بەڵام با بزانین 10 ساڵی دیکە ژیان چی لێ دێت و ئەو گۆڕانکاریانە چین تا ساڵی 2030 دێتەکایەوە و دەبێت چۆن خۆمانی بۆ ئامادە بکەین. ڕەنگە ڕۆژگارێک ئەوەی لە مێشکی مرۆڤەکان بوو بێت زۆر جیاواز بێت لەگەڵ ئەو واقعەی دێتە راوە. پەیمانگای ماساتوس لە ئەمریکا تا ساڵی 2030 توێژینەوەیەکی کردووە و نۆ پێشبینی خستۆتە ڕوو کە بەشێکی باش و دڵخۆشکەرن. یەکەم وردە وردە لەگەڵ تێپەڕبوونی ساڵەکان تا دەگاتە 2030 زیاتر لە ملیارێک کەس تەمەنیان لە سەرووی 65 ساڵەوە دەبێت، واتە مرۆڤەکان تەمەنیان درێژتر دەبێت. ئەوەش پێچەوانەی هەندێک لە پێشبینیەکانە کە باسییان لە کوردبوونەوەی تەمەنی مرۆڤ دەکرد. دووەم قەیرانی کەش و هەوا. تا ئەو کات وڵاتان لە ململانێدا دەبێن بۆ دروستکردنی ئاوسەنگی لە نێوان پێشکەوتنی ئابووریان و پاراستنی ژینگەی وڵاتەکانیان. واتە وڵاتان لەلایەک پارێزگاری لە ئابووری خۆیان دەکەن، لەلایەکیش خەمیان بۆ پاراستنی ژینگەی وڵاتەکانیانە. بۆیە هەندێک جار لایەنی ئابووری دەکەنە قوربانی ژینگەکەیان. سێەم قەیرانی ئاو. لە 10 ساڵی داهاتوودا سەرچاوەکانی ئاو کەمتر دەبن و زۆرێک لە شارەکانی گیان گیرۆدەی بەردەوامی کەمی ئاو و وشکە ساڵی دەبنەوە. چوارەم دۆزینەوەی تەکنیکی نوێ لەلایەن زاناکانەوە بۆ ڕووبەڕووبوونەوەی قەیرانەکانی کەمی ئاو و گۆڕانکاری کەش و هەوا. پێنجەم بەپێی پێشبینی توێژەرە ئەمریکیەکە تا دەگەینە ساڵی 2030 پێشکەوتنی تەکنۆلۆژیا دەگاتە لووتکە. تاوای لێ دێت توانای دەستی مرۆڤەکان کەمتر بەکاردێنرێن و زیاتر پشت بە تەکنۆلۆژیا دەبەسترێت. شەشەم زیادبوونی زانیاری و داتای تاکە کەس بە شێوەیەک بۆ هەموو کەس بەردەست دەبێت. لەلایەکی دیکەشەوە داتا و زانیاری دامەزراوەکان بە هەمان شێوە گەیشتن پێیان ئاسانتر دەبێت. حوتەم دروستبوونی ململانەی نەتەوەیی. پێشبینی کراوە تا ساڵی 2030 ژمارەی بیانیەکان لە وڵاتانی دەرەکی زیاتر بن. ئەوەش وا دەکات حکوومەتی وڵاتانە یاسای نوێی کۆچ و پەنابەرێتی دابنێت. هەشتەم ناکۆکیە سیاسیەکان بەراورد بە ئێستا زیاتر دەبن و تاکە چارەسەریش بەستنی هاوپەیمانێتی و پشتبەستنە بە یەکتری بۆ چارەسەرکردنی کێشەکان. ئەوەش ئاسان نابێت. نۆیەم گوندەکان بەرەو نەما دەچن. بە شێوەیەک تا ساڵی 2030 زیاتر لە 2 لەسەر 3 دانیشتوانی گیان لە شارەکان نیشتەجێ دەبن. ئەوەش لەسەر حسابی کۆچکردنی زۆرێک لە گوندنشینەکان دەبێت بۆ شارە گەورەکان و دەسەڵگرتنیان لە کشتتوکاڵ و ئاژەڵداری. هەموو ئەم پێشبینیانە مەرج نییە 100% وەکو خۆی بێتە دی و ڕەنگە گۆڕانکاری لەو پێشبینیانە دروست ببێت. بەڵام پێویستە ئێوەی مرۆڤ خۆتان بۆ گۆڕانکاریەکان ئامادە بکەن.